رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آيات 203 سورة بقرة كخواي قورا لآيات 203 داوكو تواوكاري آياتكاني رابردو باسي كۆتا ڕۆژەکانی حەج دەکا کە دەفەرمێت وەذکروا الله في أيام معدودات. وەذکروا الله یادی خوای گەورە بکەن، باسی خوای گەورە بکەن لە چەند ڕۆژێکی دیاری کراودا کە مەبەستی پێی ڕۆژی یەکەمی جەژنی قوربان، دووهەم، سێهەم، چوارەم. تەمان لە هەموو کاتەکاندا ئینسان ناوی خوای هەردێنێ وایە، بەڵام مەبەستی ئەوەیە لەو ڕۆژانەدا زیاتر لە ڕۆژەکانی کە زیاتر لە کاتەکانی دیکەدا ناوی خوا بێنن کە معلومە لە ڕۆژەکانی جێژندا ئەوەی سنەتە زۆر بیڵێن کامیانە بریتە لە گوتنی تەکبیرە. حاجیەکان پێش ڕۆژی جێژن لەبەیکە و سرودی لەبەیکە و ذیکری لەبەیک اللهم لەبەیکە زۆر دووبارە دەکەنەوە، بەڵام کە دەگەنە شەوی کۆتای ڕۆژی عەرەفە و دەگەنە ڕۆژی یەکەمی جێژن تەکبیر دەکەنجا. تەکبیر تەمان لە هەموو کاتێکیدا سنەتە، بەڵام عولەما دەفەرمون بە تایبەتی لە دوای نوێژە فەرزەکان کە دیارە لە وڵاتی خۆشمان هەر عادەتە ئەوانەی کە بە جەماعەت نوێژە دەکەن ئەو چوار ڕۆژەی جێژن هەر هەمووی و ڕۆژی عەرەفەشی دوای نوێژەکان بە جەماعەت و بە دەنگی بەرز تەکبیرە دەکرێت و الله ئەکبەر دەکرێت کە ئەو تەکبیرە و الله ئەکبەڕی کە لە ڕۆژانی جەژن دەکرێت سنەتە و سنەتێکی زۆر موئەکەدەیە و پاشان لە دوای نوێژە فەرزەکانیش و لە دوای سنەتەکانیش و ئەو کاتانەشی ئینسان کە دادەنیشێ هەڵدەستێ دەڕوا هەتا سەحابە ئەگەر لەو ڕۆژانەدا بەڕێگا و کۆڵانەکانیشدا ڕۆیش بن دەنگی تەکبیرە و الله ئەکبەریان هەر هاتووە. جاخوا دەفەرمێ وەذکروا الله یادی خوا بکەن بە زۆری في أيام معدودات لە چەند ڕۆژێکی دیاریکراودا، یعنی لە ڕۆژەکانی جەژندا. ئەدی فەمەن تەعەجەلە ئەو باسی حاجیەکانە، ئەر کەسێک پەلەی بوو بۆ گەڕانەوە فی یەومەینی لە ماوەی دوو ڕۆژ دوای جێژنی قوربان، یعنی ڕۆژی دووەمی جێژن و سێمی جێژن. فەمەن تەعەجەلە هەر کەسێک پەلەی بوو بۆ گەڕانەوە بۆ وڵاتی خۆی بۆ شوێنی خۆی فی یەومەینی دوای دوو ڕۆژ، دوای دوو ڕۆژ یعنی ڕۆژی دووهەمیش لە جێژن هەر لەوێ بوو، ڕۆژی سێمیش هەر لەوێ بوو، ئەو فەلا ئیثمە عەلەیهی ئەوە هیچ تاوانێکی ناگاتێ ئەگەر دوای دوو ڕۆژی جێژن کەسەکە بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی و بێجێگای خۆی. ئەدی وەمەن تەئەخەرە کەسێک گەڕانەوەکەی دواخست بۆ ڕۆژی چوارەم یا ڕەجمی شەیتانە، ئەوەی کە ڕەمی جەمەرات کە ئێمە پێی دەڵێن ڕەجمی شەیتانەکانی دواخست بۆ ڕۆژی چوارەم ئەویش فەلا ئیثمە عەلەیهی هیچ گوناهێکی لەسەر نییە. کەواتە حاجی هێندێکیان لە ڕۆژی یەکەم و دووهەم و سێهەمدا تەمان واجباتەکانیان هەمووان تەواو دەکەن، هێندێکیشیان واجباتە کۆتاییەکان دەخەنە ڕۆژی چوارەم، هەردووک شێوازەکەی دروستە و ئەعتیادیە. بۆشیە لیمەنی تەقا بۆ کەسێک لە خوا بترسێت و پارێزکار بێ، ئەوجا خوا دەفەرمێ وەتەقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن وەعلەموو بزانن ئەی خەڵکینە ئەی ئیماندارینە ئەنەکوم بەبێ گومانی ئێوە ئیلەیهی تحشەڕون، ئیلەیهی یعنی هەر لای خوا کۆ دەکرێنەوە بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە لە ڕۆژی دواییدا. سەیری ئاەتەکەی کەنەوە وەذکروا الله في أيام معدودات یادی خوای گەورە بکەن زۆر لە چەند ڕۆژێکی دیاریکراودا، یعنی لە ڕۆژەکانی جەژندا. فەمەن تەعەجەلە فی یەومەینی فەلا ئیثمە عەلەیهی هەر کەسێک لە حاجیەکان پەلەی بوو بۆ گەڕانەوە لە ماوەی دوو ڕۆژدا واجباتەکانی کردن دوای ڕۆژی یەکەمی جەژن فەلا ئیثمە عەلەیهی هیچ گوناهێکی لەسەر نییە و هیچ تاوانبار نابێ. ومن تەئەخەرە هەر کەسێکیش ڕەجمی جەمەرات ڕەجمی شەیتانەکانی دواخست بۆ ڕۆژی چوارەم ئەویش فەلا ئیثمە عەلەیهی ئەویش هیچ گوناهێکی ناگاتێ و گوناهی لەسەر نییە. تەمەن لە ڕۆژی چوارەمی جەژن هیچ واجباتێکی حەج نامێنێ، هەموو واجباتەکانی حەج کۆتاییان پێدێ. لە ڕۆژی سێمڕە ئینسان دەتوانێت واجباتەکانی خۆی تەواوکە، ئەگەر سێم تەواوت نەکرد ڕۆژی چوارەم دەبێت تەواویک. ئەوە لیمەنی تەقا بۆ کەسێک کە مەبەستی پارێزکاری و جێبەجێکردنی فەرمانی خوا بێ.
واتقوا الله يعني پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن ئەمرەکانی خوا جێبەجێکەن واعلموا بزانن دڵنیاش بن ئەنەکم بە دڵنیاییەوە ئێوە ئیلەیهی بۆ لای خوا هەر بۆ لای خوا تحشەڕون کۆ دەکرێنەوە وازەحانیە ئەو جار دەفەرمێت ومن الناس بەشێک لە خەڵکی کەسانێک هەنە لە ناو خەڵکیدا من يعجبك کەسێکە سەرسامت دەکا ئەی محەممەد صلى الله عليه وسلم قوله قسەکانی في الحياة الدنيا لە ژیانی دنیادا یا قسەکانی سەبارەت بە دنیا کە قسەت لەگەڵ دەکا ئەوەندە زمان پارا و زمان لوس و قسەزانە ئەتۆ بە قسەکانی سەرسام دەبیت ئەو باسی منافقێکە باسی دوڕوێکە کە ناوی ئەخنەسی کوڕی شەریق بووە کە هاتۆتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە بە زمانێکی فەسیح و بەلیغ مەدح و ثەنای پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم ئەوەندە بە زمانێکی تیژ و لوس ئیمانداریەتی خۆی پیشانداوە لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەوەندە بە زمانێکی پارا و سوێندی خواردووە گوتوێتی ئەی محەممەد ئەمن ئەتۆم خۆش دەوێ بەڵام دیارە خوای پەروەردیگار پێغەمبەری ئاگادار کردوتەوە صلی الله عليه وسلم کە ئەو پیاوە بەڵێ زمانی لوسە بەڵێ زمانی پاراوە بەڵێ قسەکانی جێگای سەرسامین و یعنی کەسی بەرامبەر دەخەڵەتێنن بەڵام ناخی شتێکی دیکەیە دەرونی شتێکی دیکەیە بۆیە هەمیشە تەمان ئەگەر ئینسان دڵی ساغ نەبوو قسەلووسی و زمان پاراوی بەتەنێ هیچ قیمەتێکی نییە لەگەڵ زمان لووسی و زمان پاراویدا ومن الناس ها بەشێک لە خەڵکی کەسانێک هەنە لە ناو خەڵکیدا من يعجبك کەسێکە ئەتۆ سەرسام دەکا قوله قسەکانی في الحياة الدنيا لە ژیانی دنیادا ويشهد الله ئەو کەسە خوا دەکاتە شاهید على ما في قلبه لەسەر ئەوەی کە لە دڵی دایە دەڵێ خوا شاهیدە ئەوەی دەیڵێم لە دڵیشمدا هەروام ئەوەی دەیڵێم لە دڵەوە دەیڵێم ئەوەی دەیڵێم بەڕاستی دەیڵێم وهو خوا دەفەرمێ ئەلد الخصام لە کاتێکدا ئەلد یعنی سەرسەختترین کەسێکە بۆ دژایەتیکردنی تۆ بۆ مناقەشەکردن و مجادلەکردن لەگەڵ تۆدا یا لەگەڵ ئیمانداراندا بۆیە ئەو سیفەتە تەمان سیفەتی دووڕوو منافقەکانە ها ئینسان دەبێت زۆر خۆی لێ بپارێزێ جا نیفاقی تەمان گەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم نیفاقێک بۆ ئینسان پێی کافر بووە ها ئینسان بڵێ ئیماندارم ئەی محەممەد لەگەڵ تۆم خۆشم دەوێت بەڵام لە دڵیشدا ئیمانی بەخوا و بە پێغەمبەر نەبێ وایە بەس ئەگەر ئێمە لە بینی خۆماندا طبعا محبەت و خۆشەویستی بۆ کەسێک دەرببڕی بەڕواڵەت مەدحی کەی و پێی هەڵا بڵێ بەڵام لە ناخدا قەناعەتت وانە بێ ئەو کەسە شایستەی مەدحەکەیە ئەوش هەر نیفاقە ها هەر دوو ڕوویە بەس مەرزنی ئینسان بۆی کافر نابێ ها سیفەتەکە سیفەتی منافقانە قسەکان قسەی منافقەکانە ئینسان دەبێت زمان و ناخی وەکو یەک وابێ وازحە بەڵام بەوەی ئینسان کافر نابێ بەڵام دەبێتە تاوانبار و سیفەتی منافقەکان بەسەر خۆی داجێبەجێ دەکات ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا لناو خلقيدا كسانك هنا كسر سامد دكن قسكاني لجيان الدنيا واضحة ويشهد الله أو كسا كبقسكاني سرسامي خوا دكات الشاهد على ما في قلبه لسر أو خوشويستي كهيتي لدلوا بلام خوا دفرمي أو قسي خوا وهو ئەو کەسەی کە ئاوا سوێن دەخوات و خۆشەویستیت بۆ دەردەبڕێت و زمانی لوس و پاراوە ئەلد الخصام لە هەموو کەس دژمنایەتیەکەی بۆ تۆ سەرسەختتارانەترە و دژمنایەتیەکەی بەهێزتر و بەقووەتر سیفەتێکی دیکەی چۆنە ئەو کەسەی کە لەکن پێغەمبەر صلی الله عليه وسلم زمانی لوس و زمانی پاراو بوو بەڵام وئیذا تەوەلە کاتێک ڕووی لە پێغەمبەر وەردەجێڕا پێغەمبەری بەجێ دەهێشت سعى يعني بخيرایی دەڕۆی في الأرض لزويدا ليفسد فيها تال ناو زويدا خراب كاربك أويك ويهلك الحرث وبؤوي لناو ببع حرث هر يعني زراعته كشتوكال والنسلا وهروها وتي مرو مالاتش بكشيتو سرب بالرجا أو أخنسي كوري الشريقة دلن عادتي وابو دهات لاي پیغمبر صلى الله عليه وسلم بحمو بلاغة فصاحته كديزاني مدح استعيشي پیغمبري ذكر صلى الله عليه وسلم لكاتێکدا لە ناخیدا ئیمانی بە پێغەمبەرایەتی محەممەد نەبوو صلى الله عليه وسلم و لە ناخیدا ڕقی لە پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم ئەوە یەک کە لە مەجلیسی پێغەمبەر دەڕۆی لەکوێ زراعەتێکی دیبایی ئەوس و خەزرەجیەکان ها لە ناو مەدینەی هەمومان دەزانن پێشتر ئەوس و خەزرەج دژمنایەتیان هەبوو پێشەوەی ببن بە موسڵمان
دەسوو زراعەتەکەی ئاگر دەدا بۆی فیتنە لە بینی مسلماناندا دروست ببێت سووتانی زراعەتەکەی بەمل کەسێکی دابێت ئەویش بچی ئەوەی وی بسووتێنێتەوە یا بێچووی ئاژەڵ و مەڕ و ماڵات و وشترەکانی دەبینی زۆر جار دەچوو دەیکوشت لە شوێنێکیش فڕی دەدا بۆەوەی ساحیبی ماڵاتەکەی ئەو تاوانە بەمل کەسێکی دیدابێنێت و بەیەکەوە مسلمانان ئاشوب و ناڕەحەتیان بکەوێتە بینی جا دەفەرمێت وئیذا تەوەلا کاتێک ڕووی وەردەجێڕالەتەوە سعى في الأرض بەخێرایی دەڕۆی بە زەویدا لیفسد فيها تا خراپەکاری بکات لە ناو زەویدا ئەوە یەک ويهلك الحرث و بۆ ئەوەی بفەوتێنێ لە ناوی ببا حرث يعني کێڵگا والنسل نسلش يعني وەچەی ئاژەڵەکان والله لا يحب الفساد خوای گەورە خۆشی ناوێ هیچ جۆرە فەسادێک فەساد يعني گەندەڵی بە مستەڵەحی ئێستا جا گەندەڵی تەمان هەر بە بەرپرس و مەسئول شتی ناکرێ بەڕاستی بە هەموو کەس دەکرێت هەر کامێک لە ئێمە ئەو ئەرکەی پێمان سپێردراوە یا پێمان دەستپێردرێ یا قوبوڵی دەکەین ئەگەر وەکو خۆی جێبەجێی نەکەی و ینی فەسادت کردووە لە ئیشەکەی خۆیدا ینی گەندەڵیت کردووە لە ئیشەکەی خۆتدا دەنا ئەوەکە نیسپیە چۆن فەرمانبەرێکی بەسیط و طەبیعی ئەگەر لە کاتی خۆیدا نەچێتە دەوام و ئەو ئیشانەی کە لە دائیرەکەی هەیەی وەکو خۆی جێبەجێی نەکا و لە کاتی خۆیدا دائیرەکەی بەجێ نەهێڵێت و ممتەلەکات و شوێنەکان نەپارێزێ ئەوەی گەندەڵیە و ئی مەسئول و بەرپرسێکیش گەندەڵیە بەڵام نیسبەی گەندەڵیەکەی نیسبەی فەسادەکەی فەرقی هەیە بۆیە خەڵک زۆری بەزگلەی جاری وایە لەسەرێ دەکا کە لە حەقیقەتدا هەمیشە لە هەر وڵاتێک گەندەڵی لە بەرپرس و سەرکردەکاندا هەبوو کاردانەوە و زۆرتر شوێنەواری خەڵکەکەی خوارەیە يعني گەندەڵیەکە تەوزیع بووە عادەتەن بەسەر هەموو خەڵکیدا ئەو جار دەگاتە ئەوەکانی سەرێش بەڵام ئینسان ئەگەر ئیماندار بێ والله لا يحب خوای گەورە خۆشی ناوێ هیچ جۆرە فەسادێک هیچ جۆرە گەندەڵیەک یعنی کەمتەرخەمیەک لە ئیشەکەی خۆت و لە کارەکەی خۆت یا ئاشوب و فیتنەنانەوە واضحە نیە وإذا قيل له اتق الله هەر کاتێکیش پێی گوترا بە لەخوا بترسە زۆر جار خەڵکی ئیماندار ئاگایان لێبوو دەیانزانی بە چ زمانێک مەدحی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لە مەجلیسی پێغەمبەردا و کاتێکیش پێغەمبەر لەوێ نییە چۆن ذەمی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئامۆژگاریان دەکرد دەیانگوت لەخوا بترسە ئاوا دوو ڕوومە بە وإذا قيل له اتق الله کاتێک پێیان دەگوت لەخوا بترسە چی دەکرد ئەخەذته العزة ئەخەذت یعنی دەیگرت تووشی خۆ بە گەورەزانین دەبوو بالئیثم بە شێوەیەکی تاوانکارانە کە ئەوەش سیفەتی ئینسانی منافقە ئاگامان لێی بێ ئەگەر کەسێک نسحەتی کردین و ئامۆژگاری کردین بە تایبەتی ئەگەر بە ئوسلوب و شێوازی خۆی نسحەتی کردی و دڵسۆزی بۆ دەرببڕی دەبێت سوپاسی کەسەکەی بکەی مەمنونی کەسەکەی بینەک لە بەرامبەری داعینادی بتگرێت و تووشی ئینسان تەکەبور و خۆ بە گەورەزانین بێت و ئیعتراف بە هەڵەکەی خۆی نەکا ئەو ئیعتراف نەکردن بە هەڵە و بە غەڵەت سیفەتی ئینسانی ئیماندار نییە ئینسانی ئیماندار کە ئامۆژگاری دەکرێت ئامۆژگاریەکەی بە دڵسۆزی وەردەگرێت وإذا قيل له اتق الله هەر کاتێک بەو منافق و دوڕوانە دەگوترا لەخوا بترسە ئەخەذته العزة ڕێک تووشی خۆ بە گەورەزانین و لە خۆبایبوون دەبوو بالئیثمی بە شێوەیەکی تاوان بارانە و تاوانکارانە جاخوا دەفەرمێت فەحەسبه بەسە بۆ ئەو جۆرە کەسە یا بۆ ئەو جۆرە کەسانە جەهەنەم دۆزەخ يعني ئەو جۆرە کەسانە بەس جەهەنەم پاکیان دەکاتەوە يعني هەر سزایەکی دیکەیان بەسەر بێ لە تاوانەکەی خاوێن نابنەوە هەتا نەگەنە جەهەنەمێ هەتا نەگەنە دۆزەخێ فعلا ئینسانی منافق ئەوەی منافقی ڕاستی بێ ئەوەی سیفەتی منافقەکانی هەبێ نەتیجە و مەسیرەکەی ئاگرە ئەگەر ئیمانداریش بێ بەس بە ئاگر خاوێن دەبێتەوە وإذا قيل له اتق الله هەر کاتێک پێیان دەگوترا لەخوا بترسن جا ئاەتەکە تەمان باسی بەڵێ سەبەبی هاتنە خوارەوەکەی ئەخنەسە بەڵام بۆ هەموو کەسێکی ئیماندارە هەتا قیامەتێ هەر کەسێک عادەتی وابێ کاتێک ئامۆژگاری کرا لە زیاتی ئەوەی ئامۆژگاریەکەت لێ وەرگرێ یان ئێمە ئامۆژگاری دەکرێن لە زیاتی ئەوەی ئامۆژگاری لە کەسەکەی وەرگرین ڕقمان لە کەسەکەی بێ لە زیاتی ئەوەی بڵێن ڕاست دەکەی و خۆ گۆڕانکاری بەسەر خۆم دادێنم عینادی بکەی و بیان و بۆ کردەوەکانی خۆت بێنیەوە کە زۆرمان بەداخەوە ئەو عادەتەمان هەیە بیان و لە زیاتی ئیعتراف ئینسان بیان و بۆ کارە نابەجێیەکانی خۆی دێنێتەوە زۆر جار کە ئەو بیان و هێنانەوە بۆ ئیشە خراپەکان لە شوێنی خۆی نییە و سیفەتی ئینسانی ئیماندار نییە بۆی هەر کەسێک عادەتی وابێ کاتێک ئامۆژگاری دەکرێت تووشی لە خۆبایبوون و خۆ بە گەورە زانین ببێت و تاوانکاری بیگرێ
فحسبه بس بو أو كسا جهنم يعني خوا بس بجهنم سزاي ددا بهيسي ديك سزاي نادا ولا بئس المهاد خرابترين شويني مانەوە و شوێنی حەوانەوەش بریتە لە دۆزەخ هیچ شوێنێک نییە خراپتر بێ بەڵام وەمینە الناسی لەناو خەڵکیشدا هەر خەڵکی خراپ نییە ئینسان دەبێ وانە هەر خراپەکان نەبینێ وەمینە الناسی لەناو خەڵکیدا من کەسێک هەیە یا کەسانێک هەنە یەشری وشەی ئیشتیرا لە زمانی عەرەبیدا هەندێک جار بە معنای کڕین دێ هەندێک جار بە معنای فرۆشتن بێ ها کە دەڵێ ئیشتەڕیت و یعنی دەکرێت بڵێ فرۆشتم هەندێک جار دەکرێت بڵێ کڕیم جا ئەو عولەما دەفەرمون ئەو ئاتە دوو سەبەب نزولی هەیە دوو هۆکاری هاتنە خوارەوەی هەیە دەکرێت هەم بە معنای کڕین بێ بڵێن وەمینە الناسی مەن یەشری نەفسەه لەناو خەڵکیدا کەسانێک هەنە خۆیان دەکردنەوە لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا ئەگەر بەو معنای تەفسیریکەین دەزانین هۆکاری هاتنە خوارەوەکەی چییە تەمان ڕووداوێکی زۆر جێگای سەرنج و جێگای دەرس و عیبرەت لە بەو وەمینە الناسی مەن یەشری نەفسەه ابتغاء مرضات الله لەناو خەڵکیدا کەسانێک هەنە بەو معنای دەکردنەوە نەفسی خۆیان لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوای پەروەردیگاردا معنای ئاەتەکەی والله ڕەئوف خوای گەورە ڕەئوف یعنی ئەو پەڕی میهرەبانی و سۆز و خۆشەویستی هەیە بۆچێ بۆ ئیمانداران ئەگەر بەو معنای بێ هۆکاری هاتنە خوارەوەکەی سەحابەیەکە بوو موسحەبی کوڕی عومەیر عەفو سەحابەیەکە بوو لە مەدینەی ئەوەی ویستی هیجرەت کا بۆ مەدینەی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم سوهەیبی ڕۆمی بتپەرستەکان ڕێیان پێگرت گوتیان ئەتۆ کە هاتیە ناو ئێمە کاتی خۆی بە کۆیلایەتی هاتووی حاڵین و ئێستاش ڕێگات پێ نادەین بچیە لای محەممەدی خۆت و هەرچی سامانی لەکنمە کۆت کردوتەوە لەگەڵ خۆتی ببەی ئەو سوهەیبی ڕۆمیە دەڵێن گوتی سوێن بەو کەسەی ئیمانم پێێتی ئێوە دەزانن کە ئەمن لە باشترین تیرهاوێژەکانی خەڵکی مەکەم جا سوێندی خواردووە توی سوێن بەخوا چەند تیرم پێیە تیر ئەوەی کە دەیهاوێ چەند تیرم پێ لە ناو ئەوەکەم تیر هەڵگرەکەمدا هەر هەمویانتان تێدەگرم و هەمووانیش دەپێکم و دواتر شمشێرەکەشم دەردێنم هەرچی پێم بکرێت دەیکەم ئەو جار ئێوە چتان پێ دەکرێت بیکەن ئەوە ڕێگایەک ئەگەریش بەدوامەوەنە تا ماڵەکەی منتان دەستکەوێ ئەوە ماڵەکەی خۆم هەر هەمووی لە مەکەی لە فڵان شوێنە بەجێ هێشتووە بڕۆن لەوێ ماڵەکەی ببن بەڵام بەمەرجێک ڕێگام پێ بدەن ئەمن بە سەلامەتی گەمە مەدینەی و گەمە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فعلا بەدوای پارەیەوە بوون گوتیان شوێنەکەی خۆتمان پێ بڵێ شوێنەکەی خۆیان پێگوت دیقەتی دەنێ بە دوایەوەیەنە بۆ ئەوی بیکوژن بە حیسابی خۆیان بەڵام کە ماڵ دێتە گۆڕێ تەماع دێتە گۆڕێ لە بەرەوانەی خەڵکی دنیاینە تەڵەن هیچ ئەوەکەی دیکەیان لەبیر نامێنێ ئەوە یەک و دووهەمیش ئامادە بوون بیکوشتن بەڵام سیقەشیان پێ بووە کە ڕاست دەکا دڵنیا بوون لەوەی کە درۆ ناکە سەحابەی پێغەمبەرە لەگەڵ کەسێک کە لە دوایتی بیکوژێ ئامادەیە بیکوشێ ئەو درۆی لەگەڵ نەکردووە بەڕاستی ماڵەکەی پێگوتون جا هەر بە وەحی تەبەن خوای گەورە پێغەمبەری ئاگادار کردەوە صلی الله عليه وسلم هەر سوهەیب کە گەیشتە مەدینەی پێغەمبەر فەرمووی ڕەبیع بەیع سوهەیب فەرمووی سوهەیب معاملەکەی قازانجی کرد چونکە پارەیدا بەهشتی کڕی و فعلا خوای گەورە مژدەی بەهشتی پێدا و ڕەزامەندی خوای پەروەردیگاریشی بەدەستێنا ئاەتەکە ئەگەر بەو معنایی تەفسیریکەین لەسەر سوهەیبی ڕۆمی هاتۆتە خوارێ ومن الناس من يشري نفسه ابتغاء مرضات الله لناو خەڵکیدا کەسانێک هەنە دەکردنەوە نەفسی خۆیان لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا وازحە والله ڕەئوف بالعیباد وەخوای گەورە ڕەئوف یعنی ئەو پەڕی میهرەبانی و سۆز و خۆشەویستی هەیە لە بەرامبەر چێدا لە بەرامبەر بەندەکانیدا ئەدیگەر بەنەوعی دیکە معنایکەین بڵێن لەناو خەڵکیدا کەسانێک هەنە دەفرۆشن نەفسی خۆیان دەفرۆشن نەک دەکڕن سوهەیب نەفسی خۆی کڕیەوە پارەیدا
خۆی ڕزگار کرد خۆی گەیاندە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆ ترسنۆک نەبوو بەڵام ئەو کاتی تەمان ئەگەر لە حاڵەتی ناچاریدا نەبە ئیماندار ڕێگایان پێ نەدرابوو جیهادکەن ڕێگایان پێ نەدرابوو بە شمشێر شەڕکەن ئەو کاتی سەردەمی هیجرەت و کۆچکردن و گەیشتن بوو بە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئەو لە ترسانە لە پێناوی گەیشتن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیاندنی نەفسی خۆی پارەیدا خۆی کڕیەوە خۆی گەیاندە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر بە تەفسیرەکەی دیکە تەفسیریکەین لە مەدینەی کۆمەڵێک دوای جەنگی بەدر کۆمەڵێک لە تیرەیەکی عارەبان هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیان بە درۆ تەبان ها ئەی پێغەمبەری خوا خەڵکەکەی ئێمە هەمووی ئیمانیان بە تۆ هێناوە بەڵام هیچ لە دینەکەی تۆ نازانن ئەتۆ هێندێک لە هاوڵە شارەزاکانت بنێرە لەگەڵمان تا فێری دین و دینداریمان کەن پێغەمبەریش تەبان بەشەرێک بۆ خۆ بۆ ئەوش هاتووە خەڵکی دایەت وەرگێ خواخوای بووە کەسێک بڵێ بەبێ شەڕدە بمە موسڵمان و ئیمان دێنم و خەڵکێک بنێرێ لەگەڵیدا داوای بکات و بانگەوازی بکات پێغەمبەر صلی الله عليه وسلم دە سەحابەی قورئان خوێنی شارەزای لەگەڵ ناردوون بەڵام دە سەحابەکە کە دەگەنەوێ طبعا خەڵکەکە غەدریان خیانەتیان لێ دەکەن طبعا هەر دە سەحابەکە دەورە دەدەن نۆیان دەکوژن نۆ لە سەحابە قورئان خوێنەکان لەوێ شەهید دەکەن بە خیانەت و غەدر کە هەمیشە طبعا مسلمانان غەدریان لێکراوە تیرۆر کراون ناپاکیان لەگەڵدا کراوە تەنها یەک دانە خوبەیبی کوڕی عودەی ئەنساری طبعا ڕزگاری دەبێت لە دەستیان ڕادەکا بەڵام کە ڕادەکا لە ڕێگایە مەجموعەیەکی دیکە دەیگرن ئەو مەجموعەیە کە خوبەیبی دەگرن دەڵێن خوبەیب بکوژی عوقبەیەکە بووە عوقبەی کوڕی حارث بتپەرست بوو لە جەنگی مەکەیدا کوژرا بوو گوتیان خوبەیب بکوژی عوقبەی کوڕی حارثە چون معاملەیان لەگەڵ خەڵکی مەکەی کرد گوتیان بکوژەکەی عوقبەمان بۆ هێناون لێمان دەکڕن بە مەبلەغێکی زۆر خوبەیبیان فرۆشت بە خەڵکی مەکە بۆی خەڵکی مەکە لە تۆڵەی عوقبەی کوڕی حارثەدا کە یەکێک بوو لە سەرانی بتپەرست بیکوژنەوە فعلا خوبەیبیان کوشت و هەڵیشیان واسی و مفسرین نەک مفسرین حەدیثی لەسەرەکە بەداریش هەڵیان واسی و چل پاسەوانیشیان بۆ داناوە بۆی هیچ کەس لەداری نەکاتەوە هەتا تەیر و تواڵ و ئەوە دەبێت بە حسابی خوان وەکو ئیهانەکردن و ترساندنی ئەو کەسانەی کە ئیمانیان بە پێغەمبەر هێناوە صلی الله عليه وسلم پێغەمبەر زانی خوبەیب لەوێ ڕای کردووە بە دیل گیراوە بتپەرستەکانی مەکە کوشتویانە پاشان هەڵیان واسیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک فەرموویەتی چێ ئامادەیە بچێ خوبەیبم بۆ بێنێتە خوارێ لە دارەکەی مەیتەکەی تەبەن ها چونکە ئیهانەکردن لە ناو سەحابەکاندا پێغەمبەر فەرموویەتی چێ ئامادەیە بچێ دارەکەی یعنی ئەوەکەی مەیتەکەی لە دارەکەی کاتەوە لە بەرامبەریدا خوا وعدی بەهەشتی پێدەدا زوبەیری کوڕی عەوام فەرموویەتی من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مقدادی کوڕی ئەوس کە سەحابەیەکی دیکەیە تێی پێغەمبەری خوا منیش لەگەڵی دەچم فعلا زوبەیر و مقداد بەیەکەوە دەچن لە بێئاگایی چل کەسە پاسەوانەکەیدا مەیتەکەی دێنە خوارێ و تەمان دووری دەخەنەوە لە شوێنەکەی ئەو جار چل کەسەکە بە دوایان دەکەوێت جا زوبەیر تەمان پیاوێکی بەغیرەت و بە شەهامەت بووە لەگەڵ مقدادی دموچاوی خۆی پێچاوە یەکەم جار بۆی خەڵکەکە نەیناسن بەڵام کە زانیویەتی هەر بە دوایەوەنە و تازە تەواو مەجالیان نەماوە هەردەیگەنێ ئەوەکەی ئەوەی کە دموچاوی خۆی پێچاوە پەڕۆیەکەی لا بردو و تێتی من ئەو زوبەیری کوڕی عەوامم دەمناسن ئەوەش مقدادە هاتوین تەرمەکەی خوبەیبی ببینەوە ئێوە دوسێ شتمان لەگەڵ بکەن یان وەرن با وەک دەڵێ بەقسە ئێوە بە مەدحی بە خۆتان هەڵا بڵێن و ئێمەش باسی دینەکەی خۆمان دەکەین حەستان لێ بە شمشێر وەرن بە شمشێر دابەزن ئێمەش بە شمشێر دادەبەزین هەتا توانامان هەبێ وەک دەڵێ لە بەرامبەرتاندا دەوەستین ئەگەریش حەز دەکەن لێمان گەڕێن بەس مەیتەکەی ببین علاقە هیچی دیکەمان نییە فعلا زانیویانە دوو سەحابەکە غیرەت و شەهامەتیان هەیە و مقاومە دەکەن اختیاری ئاخری هەڵدەگرن تەمان ڕێگایان پێ دەدەن مەبەستم زوبەیر و ئەو مقدادا هەم ڕزگاریشیان دەبێ وایە و هەمیش طبعا ئەمرەکەی پێغەمبەر جێبەجێ دەکەن صلی الله عليه وسلم و هەمیش مژدەی بەهەشتی کە پێغەمبەر دواتر دەفەرمێ هەر سێکیان بەیەکەوە مقداد و ئەوەی سەحابەکە زوبەیر و
ئەوەی کە مەیتەکە لەگەڵ خوبەیبی هەمویان بەیەکەوە لە بەهشتن کە خوای گەورە لە بەهشتدا بەیەکەوە کۆی کردوونەتەوە. جا ئەگەر بەو معنایە بێ ئاوا تەفسیری دەکەین دەڵێن وەمینە الناسی من یەشری نەفسەه خەڵکانێک هەنا ئامادەن خۆیان بفرۆشن خۆیان بکەنە قوربانی لە پێناوی بەدەستێنانی ڕەزامەندی خوا. خۆ زوبەیر کە چووە دڵنیا بۆ لەوەی کە نایەتەوە ها چونکە مەیتەکە لە شوێنێک بۆ چل کەسی لێ وها چل کەسی شمشێردار و لە سەردەمێکدا بۆ لە قۆناغێکدا بۆ کە مسلمانان کەمین ئەبوو نەو کاتی. بەڵام لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی بەهشتی پێداوە ها ئینسان ئەگەر بەهشتی مسۆگەر بێ مردن چییە؟ بۆیە دەفەرمێت خەڵکانێک هەنە دەفرۆشن نەفسی خۆیان لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا والله رؤوف بالعباد. خوای گەورە خاوەنی خۆشەویستی و میهرەبانیە لە بەرامبەر بەندەکانیدا. ئەو جار دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە وەرنە ناو چێ معنای دەزانێەوەی فی السلمەی دەزانێ یعنی چی؟ طبعا زۆرینەی خەڵکی وایەتی ئاوا تەفسیر دەکەن دەڵێن ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە وەرنە ناو ئاشتی ناو سەلامەتی ناو ئارامی و زۆر جار ئاەتەکە دەکرێتە دلیل لەسەر ئەوەی کە ئیسلام لە هیچ مەرحەلە و قۆناغێکدا بەرگری ناکات و دیفاع ناکات و هەمیشە هەر داوای سلم و ئاشتی و بەیەکەوە ژیان دەکات. بەس معنایەکەی دقیقەوە یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم کەلیمەی سلم یعنی ئاوا تەفسیریکەین ڕاسترە بڵین ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە هەر هەمووتان وەرنە ناو ئاشتی و سەلامەتی بە تێکڕا یان بڵین ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە هەر هەمووتان بەیەکەوە وەرنە ناو بازنەی ئیسلامەتی ناو بازنەی ئیسلامەتی هەموو بەشەکانی بەیەکەوە جێبەجێکەن و ئیسلام لە یەکتر مەکەنەوە. کامیان دەقیقترە؟ وەرنە ناو بازنەی ئیسلامەتی کە هاتنە ناو بازنەی ئیسلامەتی یعنی ئیسلامەتی بەش مەکەن یعنی چۆن بەنمونە عەقیدەت بەنمونە دەبێ عەقیدەیەکی ئیماندارانە بێ وایە عیبادەتیشت دەبێ عیبادەتێکی ئیماندارانە بێ هەڵسوکەوت و مامەڵەشت دەبێ هەڵسوکەوتێکی ئیماندارانە بێ معاملە و کڕین و فرۆشتنیشت دەبێ ئیماندارانە بێت شکڵ و شێوە و هەتا هەستان و دانیشتنیشت خواردن و خواردنەوەکەشت کڕین و فرۆشتنیشت هەتا سیاسەتکردن و دەوڵەتداریکردنیشت دەبێ بەپێی ئەو ئیسلامەی بێ کە هاتوویە ناوێ کە هەرچەندە معناکەشی دیکەشی هەر دقیقە چونکە ئینسان کە هاتە ناو بازنەی ئیسلامەتی فعلا ئیسلام داوای ئەمنیەتت لێ دەکا کە هاتیە ناو ئیسلامەتی ئیسلام فێرت دەکا لەگەڵ خۆت باش بی لەگەڵ نزیکەکانی خۆت باش بی لەگەڵ جیرانەکانت باش بی وایە لەگەڵ خەڵکی دڵسۆز بی لە حاڵەتی ئاسایی و طبیعیدا. بەڵام معنای ئاەتەکەی سیلم لێرە یعنی ئیسلام ها معنا دقیقەکەی ئەی ئەوانەی کە ئیمانتان هێنا ادخلوا یعنی هەر هەمووتان وەرنە فی السلم ناو ئیسلامەتی ناو ئاینی ئیسلامەوە کافە یعنی هەر هەمووی بەیەکەوە ئیسلامەتی. طبعا علەما دەفەرمون جزء لا يتجزز بەشێکە هەمووی ناکرێ بەشەکەی ها هەیە ها لە مسلماناندا جاری وایە ئیهتیمام لەوانەیە بەس بە بابەتی عەقیدەی بدا هەندێک هەیە بەس ئیهتیمام بە عیبادەت دەدا هەندێک کەس هەیە بەس ئیهتیمام بە تەزکیەی نەفس دەدا هەندێک کەس هەیە لەوانەیە بەس ئیهتیمام بە قورئان خوێندنەوەی بدا هەندێک کەس بە تەفسیر بەوە بەڵام لە حەقیقەتدا هەمویان تەکمیلە و تەواوکەری یەکترین وایە ناکرێ ئینسان بڵێ جا من عەقیدە و دڵم پاکە و خاوێنە لە عیبادەتدا کەم تەرخەمیشم هەبێ مشکلەم نییە یا جاری وایە ئینسان عەقیدەشی باشە عیباداتیشی باشە وایە بەس هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانەی لەگەڵ دەوروبەردا لەوانەیە بەو شێوازە نەبێت کە ئیسلام داوای لێ کردووە وایە یا هەندێک کەس پێی وایە ها ئیسلامەتی تەنها پەیوەندی بینی خۆت و خوایە تەنها باسی ئینسانە لەگەڵ خوا و لەگەڵ قیامەتە هیچ علاقەیەکی بە سیاسەت و دنیا و ئەوانەوە نییە کە ئەو جۆرە تێگەیشتنە هەڵەیە ئیسلام هەموو شتێکی تێدا و ئەوەشی کە مسلمانە دەبێت ئیسلامی هەمووی بەیەکەوە قبول بێ ها ناکرێ بڵێ ئاەتێک لەگەڵ مەسلحەتی خۆت دەگونجێ لەگەڵ حەزی خۆت دەگونجێ لەگەڵ ئارزووی خۆت دەگونجێ قبولت بێ بەڵام ئاەتێک فەرمودەیە کە لەگەڵ حەزی خۆت نەگونجا بێ تەفسیریکەی بمعنایکەی بە نەوعێکی دیکەکە لە مەسلحەتی خۆتدا بێ. یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم کافة ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە وەرنە ناو بازنەی ئیسلامەتی
هەر هەمووی بەیەکەوە یعنی هەر هەموو حکم و یاساکانی ئیسلامەتی بەیەکەوە جێبەجێکەن و ئیسلامەتی بەشبەش و پەرد مەکەن ولا تتبعوا خطوات الشيطان بدواي نخشو پلانەکانی شەیطان مەکەون چەند جار شەیطان فێڵمان لێ دەکا ها جاری وایە پێت دەڵێ ئەجا تۆ خۆ عەقیدەت پاکە ها زۆر خەڵک ئێستاش پێی وایە ها دەڵێ ئەگە عەقیدەت پاک بوو کەسەکە زیناکەریش بێت و نازانم قاتیلیش بێ لە خەڵکێکی دیکە هەر باشترە کە شیرێک بۆ خوای بڕیار دەدات و کە دەچێتە سەر قەبرێکی بچیچی تەوان ئەوە فێڵی شەیطانیە ها یان جاری وایە عیبادەتمان چاکە ها بەوەی خۆمان دەخەڵەتێنین و خۆمان فریو دەدەین دەڵێن خۆ من ئەوەندە فەرزەکان دەکەم واجبەکان دەکەم ها خەڵکی واجبەکانیش ناکە ئەوانە نەخشەی شەیطانین ها ولا تتبعوا خطوات الشيطان بدواي نەخشە و پلانەکانی شەیطان مەکەون دەڵێن چی واسی ڕاقسان ناکە ولا تتبعوا خطوات الشيطان بدواي نەخشە و پلانەکانی شەیطان مەکەون إنه لكم عدو مبين بێگومان شەیطان بۆ ئێوە دژمنێکی ڕوون و ئاشکرایە واضحە فإن زللتم أي أقل لا تاندا لإسلامتي ئیسلامەتی تانە چی؟ بەڵێ بەڵێ بێگومان شەیطان بۆ ئێوە دژمنێکی ڕوون و ئاشکرایە فەئین زەلەلتم ئەی ئەگەر ترازان لە ئیسلامەتیتان هەمووی بەیەکەوە وەکو خۆی جێبەجێ نەکرد من بعدی ما جاءتكم البينات دوای ئەوەی کە بۆتان هاتووە چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا فەئین زەلەلتم ئەگەر ئێوە گومڕابوون سەرتان لێشێوە لاتاندا لە ڕێگا ڕاستەکەی ئیسلامەتی و ئیسلامەتیتان هەموو بەیەکەوە جێبەجێ نەکرد من بعدی ما جاءتكم البينات دوای ئەوەی کە بۆتان هاتووە چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا خوای گەورە هەڕەشە دەکات دەفەرمێت فاعلموا بزانن أن الله عزيز حكيم بێگومان خوای گەورە عزیز یعنی باڵادەست ئەگەر بیەوێت تۆڵەت لێ دەستێت ناتوانێت پێشی پێ بگرێ ئەوە یەک ئەوجار حەکیمیشە خوای گەورە بڕیارەکەشی ئەگەردا بێگومان بڕیاری خوا لە جێگای خۆیەتی و لە شوێنی خۆیەتی فەئین زەلەلتم ئەگەر لاتاندا لە ئیسلامەتی ئەگەر سەرتان لێشێوا و گومڕابوون لە ئیسلامەتیەکەی و ئیسلامەتیەکەتان هەمووی بەیەکەوە جێبەجێ نەکرد بۆیە ها سەید قوتب ئەوە ذیلەت یعنی سەرسۆری ئەوە زەلە یعنی لادان فری و خواردن ها محەممەد قوتب کتێبێکی هەیە یەکێک لە بابەتەکانی دەڵێ خودی الئیسلامە جملەتەن ئەو دەعه ها دەڵێ ئیسلامەتی هەمووی بەیەکەوە وەرگرە یاواز لە هەمووی بێنە ها نیوە ئیسلامەتی ها نیوە مسلمانەتی بوونی نییە بەڕاستی مسلمانەتی نیسپەی هەیە ها ئیمان دەکرێت ئیمان زەعیف بێ و لاواز بێ بەس ناکرێت ئینسان نیوە ئیماندار بێت و نیوە بێ باوەڕ بێت نیوە مسلمان بێت و نیوە مسلمان نەبێ یعنی ئینسان کە ئیسلامەتی قبول کرد دەبێت هەموو شتەکانی بەیەکەوە قبول بێت نەک پارچە پارچەیکە ئەوەی حەزی لێ و لەگەڵ مەسلحەتی دەگونجێ قبول بێجا ئەوە ترازانە فەئین زەلەلتم ئەگەر ترازان گومڕابوون سەرتان لێشێوا من بعدی ما جاءتكم البينات دوای ئەوەی کە بۆتان هاتووە چەندان بەڵگە فاعلموا بزانن تەوانەوە هەڕەشەیە ها بێگومان خوا عزیز باڵادەستە ئەوەی بیەوێ دەیکا و حەکیم بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدا جا خوا دەفەرمێت هەڕەشەیەکی دیکە دەفەرمێت هەل ينظرون ئایا ئەوانە چاوەڕێی چ دەکەن یعنی چی ماوە خوای گەورە بۆمان بڵێ چی ماوە خوا بۆمان بنێرێت چی ماوە خوا بۆمان ڕوونکاتەوە وایە خوای گەورە عەقڵی داوینێ کتێبی بۆ ناردوین ئەو هەموو ئاەتانە پێغەمبەری بۆ ناردوین صلی الله عليه وسلم و بە هەزاران فەرمودەی پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم لەبەردەستدا کە تەوزیحی وایە ئاەتەکانی بۆ کردوین و بە هەزاران علەماش لێکدانەوەی تەفسیری ئاەتەکان و فەرمودەکانی پێغەمبەریان بۆ کردوین صلی الله عليه وسلم چی دیکە ماوە خوا بێڵێ تا قەناعەتکەین و تا بڕوا بکەین هەل ينظرون ئایا ئاوان چاوەڕێی چی دەکەن إلا أن يأتيهم الله تەنها ئەوە ماوە بێت بۆ لایەن خوا في ظلل من الغمام لەناو سێبەری هەورێکی سپیدا طبعا لە قیامەتێ بۆ لێپرسینەوە خوای گەورە چۆن دێتە دەشتی مەحشەر ها لەژێر پەڵە سێبەرێکی پەڵە سێبەرێک طبعا کە لە هەورێکی سپی سێبەرەکە دروست کراوە یعنی بەس قیامەت ماوە بێ هیچی دیکە نەماوە خوا
بۆتان باسکە ئەگەر کەسێک تا ئێستا قەناعەتی نەکرد بێت و تا ئێستا باوەڕی نەکرد بێ هەر باوەڕ ناکە یعنی هەل ينظرون إلا أن يأتيهم الله يعني ئەوان چاوەڕێی هیچ ناکەن تەنها ئەوە ماوە کە بێت بۆ لایەن خوا في ظلل من الغمام لە ژێر ظلل يعني سێبەرانێک کە من الغمام کە لە هەور دروست کراون ئەو جار والمەلائکە و هەروەها مەلائکەتەکانیش بێن لەگەڵیدا کە دیارە عەرشی خوای گەورە کە خوای گەورە لە سەریەتی مەلائکەت هەڵیان گرتووە ئەو جار وەقوضی الأمر جێبەجێ بکرێ لەو کاتەدا هەرچی ئەمر و فەرمانی خوایە بەسەر خەڵکیدا ئەو جار دەفەرمێ وإلى الله ترجع الأمور هەر بۆ لای خوایە هەر بۆ لای خوا دەگەڕێندرێنەوە هەموو فەرمانێک لە ئەنجام و لە کۆتاییدا هەل ينظرون إلا أن يأتيهم الله علماء دەفەرمون ئەو استفهامە ئینکاریە يعني تفسیری دقیقی ئاوایە هیچ يعني ئەوان چاوەڕێی هیچ ناکەن هیچ نەماوە بۆیان بێ إلا أن يأتيهم الله تەنها ئەوە ماوە بێ بۆیان خوا في ظلل من الغمام لە ژێر سێبەری هەورێک کە لە تەفسیرەکاندا دەفەرمێت هەورێکی سپی والمەلائکەت و هەروەها ئەوەش ماوە مەلائکەتەکە بێن لەگەڵ خوای پەروەردگاردا ئەو جار وەقوضی الأمر فەرمانەکان جێبەجێ بکرێن و شتەکان کۆتاییان پێبێ بەڵام خوا دەفەرمێت ئاگادار بن وإلى الله هەر بۆ لای خوای ترجع الأمور دەگەڕێندرێنەوە هەموو سەرنجامێک هەموو فەرمانێک لە ئەنجامدا کێ بڕیاری لەسەر دەدا تەنها خوای گەورە بڕیاری لەسەر دەدا صلى الله على سيدنا محمد